الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. خوایە دڵ و دەروونێکی پاکمان بدەرێ، خوایە چاومان لە ماڵی خەڵک بپارێزە، خوایە دڵمان لە حەسادەت بە دوور بگرە، خوایە ئەوەی بە چاک داوتە بە ئێمە بە هەموو موسڵمانێکی عەتا بکە. یا ربی خوایە ڕق و قین لە دڵەکانماندا مەهێڵە. زۆرینەی کات خەڵک کاتێک پرسیارەکە، ئەو پرسیارانەی لە ئێمە ئەکرێ بریتە لەوەی ئایا مامۆستا فڵانەت یا تەهارەتی فڵانەشت چۆنە، ئایا میزێک ئەگەر مناڵێک بیکات چۆن پاک ئەبێتەوە، ئایا جلەکان چۆن پاک ئەبنەوە، ئەو شوێنەی نوێژی لەسەر ئەکەی ئەبێت چۆن پاکێک بێ. زۆر کات ئەم پرسیارانە ئەکرێن و ئەسوڕێن، کەم کەسانێک هەیە پرسیارکەن ئایا مامۆستا دڵ چۆن پاک ئەکرێتەوە، دڵ حەسادەتی چۆن تیان ناهێڕێ، دڵ چۆن بەرامبەر بە خەڵکی دڵێکی پاک و بێگەرد ئەبێ. موسا عەلەیهی سەلام لە خزمەت ڕەب العالەمینە پرسیاری کرد، یا ربی خوایە داوات لێ ئەکەم ئەهلی تۆ کێن، ئەوانەی لەژێر سێبەری تۆیان لە ڕۆژێکە کە غەیری سێبەری تۆ شک نابرێ. ڕەب العالەمین جوابی موسای داوە فەرمووی ئەهلی الذین ئەظلهم بظلی یوم لا ظل إلا ظلی، فەرمووی ئەوانەی کەوا ئەهلی منن لە ڕۆژێکە کە سێبەری من نەبێ هیچ سێبەرێکی تر نییە و لەژێر سێبەری مندان، بزانە ئەوانە کێن ئەطاهرەت قولوبهم، ئەو کەسانن کەوا دڵیان پاکە، دڵیان بێگەردە، دڵیان بەرامبەر بە خەلائقی خوا نەک هەر ئینسان هەموو خەلائق پاکە. ئەفەرمێ پیاوێک سێ ڕۆژ هاتە مەجلیسی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم، هەر سێ ڕۆژەکە پێغەمبەری خوا موژدەی ئەدا ئێستا کەسێک دێتە ناو ئەم مەجلیسەوە بەهەشتیە. سێ ڕۆژ هەمان کەس تکرار بووە. عەبدوڵڵای کوڕی عومەر شوێنی کەوت، ویستی بزانێ بۆ ئەم کەسە ئەوەندە دڵی پاکە، چ کردەوەیەکی کردووە، ئەم کەسە بۆ گەیشتۆتە ڕوتبەیەکی ئەوها بەهەشتی گەورە. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم بەم شێوازە وەصفی بکە. بۆیە کاتێک سێ ڕۆژ لە ماڵیان مایەوە متابعەی ئەکرد، سەیری ئەکرد، نەشەو نوێژێکی زۆری هەیە، نەتاعەتێکی زۆر گەورەی وەها دیاری هەیە. تەعەجوبی ما دوای سێ ڕۆژ پرسیاری لێ کرد کە بۆ هۆکاری ئەوە چییە کە تۆ شک ببەی لە خۆتا. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم شاهیدیت بۆ ئەدا و مژدەت ئەداتێ، وتی وەڵڵاهی ئەی عەبدوڵڵاه ئەوەی کە بینیوتە لە من هەموو کاتێک هەر ئەوهام، تاعەتی کەمتر و زیاترم نییە هەر ئەوەندەیە، بەڵام هەر کاتێک ئەچمە سەرجێ دڵم پاک ئەکەمەوە بەرامبەر بە هەموو موسڵمانێک، هیچ حقد و حەسەدێک لە دڵی منە بەرامبەر بە هیچ کەسێک نییە. ئەم دڵە پاکەیە لەژێر سێبەری عەرشی ڕەب العالەمینە لە ساحەی مەحشەرە ئەوەستێن. دوو عەبد کاتێک کە تەوقە ئەکەن ڕەب العالەمین بە مەلائیکە ئەفەرمێ ئەی مەلائیکە لە گوناهیان ببورن، چونکە ئەم دوو کەسە بە دڵێکی صاف و پاکەوە دەستیان خستۆتە ناو دەستی یەکتر، گوناهیان لێ ئەوەرێ هەتا ئەو لەحەزەی دەستیان لێک ئەکەنەوە، چونکە دوو دڵی پاک، دوو دەستی پاک دەستیان خستۆتە ناو دەستی یەکتریەوە. نمونەی منداڵێک ئەگەر سیر بکرێ، منداڵ هەموو کەس خۆشی ئەوێ، هەموو کەس جۆرێک لە حوبی هەیە بۆی. کاتێک مناڵێک ئەکەوێت تۆ بناسی نەناسی پەلامار ئەدەی، کاتێک کە مناڵێک ئەگرێ دڵی هەموو کەس جۆرێک لە ئەلەمی تایە بۆ ژیرکردنەوەی. ئەوە هۆکاری چییە؟ مناڵێک بۆ ئەبێ بزەیەکی سەر لێوی خەڵک شێت بکە و شەیدا بکە، هۆکارەکەی بریتە لەوەی ئەم منداڵە دڵی زۆر پاکە، لەگەڵ هەموو گەردوونە دڵی پاکە، بە دڵێکی پاکەوە تەعاملەکە، بۆیە هەموو کەس خۆشەویستی بۆ دەرەبڕێ. نمونەیەک لە نمونەکانی دڵپاکی یان نمونەیەک لە نمونەکانی دڵپیسی با بڵێم بەیان بکەین، ئەویش بریتە لە حەسەد، حەسادەت. ئەگەر کەسێ حەسادەتی نەبێت دڵی زۆر پاکە، حەسادەتی هەبێ ئێرەی بە ماڵی خەڵک ببە دڵێکی بۆگەن و پیسی هەیە. بزانە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم ئەفەرمێ ئیاکم والحەسەد، هاوار بۆ ئێوە ئاگاتان لێبێ خۆتان بپارێزن لە حەسادەت، فإن الحسد يأكل الحسنات كما تأكل النار الحطب. حەسادەت حەسەناتتان ئەخوا، هەرچۆن ئاگرێک ئەتوانێت دار بخوات و بسووتێنە و نەهێڵێ.
یعنی حەسادەت کردەوە چاکانی ئینسانی ئیماندار ئەفەوتێنێ ئەیبات ئەبێ هوشیار بین ئەبێ ئاگادار بین لە حەسادەدا خۆمان بە وریایی تەعامل بکەین بزانین کاتێک کەوا دڵەکانمان حەسادەتی تیابوو وردە ئەم حەسادەت و ئێرەی بردنە بە ماڵی موسڵمان وهامان لێ ئەکا هێواشێ کردەوە چاکانی ترمان بسڕێتەوە بشوە و نەهێڵێ هەر یەکێک لە ئێمە پێویستە تعریفی حەسادەت بە جوانی بزانێ کە ئەویش بریتێ لەوەی تەمەنای کردەوەیە بکەی تەمەنای نیعمەتێ بکەی مەرجنی هەر مادە هەر نیعمەتێک کە بەسەر عەبدێکی موسڵمانەوە هەیە خوا لێوی بسەنێ و بە تۆی بدا ئەوە حەسادەتە جا بزانە ئەو حەسادەتە لە دڵ تا هەبوو نەک بۆ مادەی کەسێک بۆ کەسێک کە منسەبێکی هەیە بۆ کەسێک کە علمێکی هەیە بۆ کەسێک هەتا کۆتایی ئەگەر بەو شێوازە حەسادەت ببەی کە خوا زەوالی ئەو نیعمەتە لەو بکە ئەو نیعمەتە لەو نەهێڵە یا لە شاغی خوا لێوی بسەنێتەوە بە تۆی عەتاکە ئەوە حەسادەیە ئەوەیە منهیە ئەوەیە نەهی لێکراوە لە شەرعە بەڵکو ئینسانی موسڵمان ئەبێ دڵی زۆر پاک بێ لە کاتێکە کە کەسێک ئەبینێ بە نیعمەتێکی گەورەوە تەمەناکە خوا ئەمیش ئەم نیعمەتەی پێ عەتاکە ئەمیش ببێتە خاوەنی ئەم نیعمەتە بەڵام خوا جەل جەلالوه لەوی نەسەنێتەوە جا بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا حەسەدە إلا في اثنين دووشت حەسادەتیان زۆر تایە ئێرەی بردن تەنها لەو دووشتەشە بە دروستی دائەنێ ئەویش بریتێ لەوەی کە کەسێک خوا جەل جەلالوه علمی پێ عەتا کرد بێت تۆش تەمەناکەی بڵێ یا ربی خوایە ئەو علمە بە منیش عەتاکە منیش بکەرە خاوەنی علمێکی وایە کەسێک خوا مادەی پێ عەتا کردو ئەبەخشێ تۆش داواکەی خوا کە تۆ بکاتە بەخشندە چاو لەو بکەی چاو لە کەسی عالم و کەسی بەخشندە ئەکرێ جا بزانە ڕۆژانە پێویستمان بەوەیە ئێمە مناڵەکانمان بۆ ئەوەی لە چاوی حەسود پارێزراو بن سورەتی قل أعوذ برب الفلق و قل أعوذ برب الناس بەسەریانە بخوێنین هەر وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەسەر حەسەن و حوسەینە ئەیخوێنێ جا بزانە ڕخنەیەکی گەورە تۆ لە رب العالمین الله ئەگری ئەگەر حەسادەتێ ببێ ئەگەر دڵت پاک نەبێ بزانە ڕخنەیەکی گەورە ئەگری چونکە خوا جەل جەلالوه تەقسیمی ئەرزاق و تەقسیمی هەموو ئەرزاقی بە معنای کەلیمە یعنی ڕزقی علم ڕزقی لەشساغی ڕزقی مادە ڕزقی منسەب و ڕئاسەت ڕزقی ناو و شۆرەت هەموو ئەمانەی تەوزیع کردووە کاتێک کە تۆ حەسود بی بزانە ڕخنە لە فەرمانێکی ئیلاهی ئەگریت کە پێویستە ڕخنە نەگری کە پێویستە مطیع بی باوەڕت هەبێ بەوەی کە رب العالمین تەقسیمی کردووە و دایناوە نمونەت بۆ بێنمەوە بۆەوەی زیاتر کەسی دڵپیس حەسود بناسی ئەفەرمێ ئەمیرێک دوو کەس لە بەردەستیا بوون هەردوو کەسەکە زۆر بەخیل و چاوپیس بوون دوو کەسی زۆر حەسود وستی ئیمتیحانێکی قورسیان کە بۆیە بەیانێک زوو کە هاتن پێیوتن ئەم بەیانیە هەرچ کەستان داوای شتێکم لێ بکە دوو بەرامبەر بە براکەی ئەدەم دوو قاتی ئەەکەم مزاعفی ئەەکەم بۆ براکەی ئەڵێ هەتا ئێوارە دانیشتن یەکێکیان قسەی نەکرد بۆ ئەوی داوای شتێ نەکا و دوو جار بدرێ بە براکەی ئەڵێ کاتێکەوە نزیکەی ئێوارە هات ئەمیان بەوی ئەوت دەی تۆ داواکە با شتێک بە تۆی عەتاکات و دوو بەرامبەر بە منی بدا ئەویش بەوی تریانی ئەوت بوو بە مشت و مڕیان ئەمیرەکەش داوای لێکردن کە بێدەنگ بن لەلای ئەوە دەنگ بەرز ناکرێتەوە یەکێکیان کە ئەیزانی ئەوە زۆر چاوی پیستر و خراپتر و دڵی زۆر بۆ گەنە ئیشارەتی دایە وتی دەی تۆ دەست پێ بکە تۆ داوا بکە و دوو بەرامبەر ئەم بەوی تریان کاتێک کە بیری کردەوە سەری سوڕما ئەگەر بڵێ کۆشکێکم بەرێ ئەو دوو کۆشک وەرەگرێ ئەگەر بڵێ پارە و مادەم بەرێ ئەو دوو بەرامبەر وەرەگرێ ئەگەر بڵێ زەویم بەرێ ئەو دوو بەرامبەر وەرەگرێ ئەگەر بڵێ منسەب و وزارەتم بەرێ ئەو دوو بەرامبەر وەرەگرێ زۆر بیری کردەوە لە ئەخیرە وتی ئەی پاشا داوام وایە کە چاوێکم دەربێنی بۆ ئەوی براکەی هەردوو چاوی بێتە دەرەوە جا بزانە دڵی حەسود چەند دڵێکی پیسە تەنانەت ئەگەر خۆشی تووشی مەسائب بێ خۆشی تووشی مصیبەت بێ پێی قبوڵە بە شەرتێ مصیبەتی ئەو کەسەی کە لەگەڵیایەتی دوو بەرامبەر بێ خۆی گەورە هەمومان بپارێزێ لە چاوی پیس ماڵەکان و منداڵمان بپارێزێ لە چاوی پیس بزانە شەیطان کاتێکەوە حەسادەتی بر بە ئادەم خوا جەل جەلالوه لعنەتی لێ کرد دەرکرا لە بەهەشتا بوو بەو کە شەیطانەی کە هەتایە ئیمانداران پەنا ئەگرن بەخوا لە شەیطانێکەوە ڕەجیمە مەلعونە لعنەتی خوا هەموو کاتێ بۆی ئەخوێنرێتەوە یوسف عەلەیه السەلام
لەگەڵ براکانیە کاتێکەوە حەسادەت کەوتە ناو عائیلەیەکەوە بزانە چۆن ئەو عائیلەی فەوتان، بزانە ئەم برایانە برای خۆشەویستی یەکتر هاتن یوسفیان عەلەیهی السەلام خستە ناو بیرێکە و ئەو قسە و بەسەر هاتەی کە هەمووتان ئەیزانن کە ئەوە حەسادەتە. کاتێکەوە ڕۆشتە ناو میسرەوە یعقوب ئامۆژگاری کردن پێوتن هەر هەمووتان لە دەرگایەکەوە مەچنە ژوورەوە لە چەند دەرگایەکی متەفەریقەوە بڕۆن لەبەر ئەوەی چاوپیس چاویان نەدا. هۆکارەکەی بریتی بوو لەوەی کە چاوپیس چاویان نەدا، چونکە ئەم کوڕانە زۆر جوان و دەموچاوێکی زۆر نورانی و گەشیان هەبوو. بۆیە یعقوب عەلەیهی السەلام ئامۆژگاری کردن کە هەر یەکە و لە دەرگایەکەوە بڕواتە ژوورەوە لە یەک دەرگاوە نەچن. جا بزانە هەر یەکێک لە ئێمە کە بەیانی لێ ئەبێتەوە یان هەستە کاکەوە کەسێک بە چاوێکی خراپ سەیری ماڵی ئەکا، سەیری منسەبی ئەکا، سەیری ئەو ڕزقە ئەکا کە خوا پێی عەتا کردووە، ئیتر هەر ڕزقێ بێ لە هەر جیهەتێکەوە بێ با یەکسەر لە نەفسی خۆیان بڵێ الله ئەکبەر الله ئەکبەر، بەس خوا گەورەیە لە هەموو شتێک گەورەترە. کەسێکی چاپیز ناتوانێت زەفەرت پێ بەرێ کە وشەی الله ئەکبەر بەزار تا هات و بڵێ ماشا الله هەموو شتێک بە مەشیئەتی خوایە، هیچ شتێک ڕوونادا ئیلا بە مەشیئەتی الله نەبێ، لا قووەتە ئیلا بالله، هیچ قووەتێک نییە تەئسیرکە ئیلا بە ناوی اللهوە نەبێ. دەی کاتێک کە ئەم کەلیماتانە لە دەمی تۆ دەرەچێ بزانە لە بەرامبەردا ئەو چاوە پیسە زەعیفەکە بچووک ئەکاتەوە. ئێمە پێویستمان بەوەیە دڵەکانمان پاکەینەوە، بیرکەرەوە لە ساحەی مەحشەرە لەژێر ئەو گەرمایەدا کەوا خۆر گەرم بۆتەوە ڕاگیراوی خەڵکانێک هەن لەژێر سێبەری عەرشی ڕەب العالەمینان. بەو گەورەیە بزانە ئەو کەسانن کەوا دڵەکانیان پاکە، دەرونیان پاکە. پێویستە ئێمە هەر هەمومان دڵەکانمان پاکەینەوە، دەرونێکی پاکمان ببێ لە بەرامبەر مسلمانانە ڕەخنە لە کردداری ئیلاهی نەگرین کاتێکەوە تەقسیماتی ئەرزاقی کردووە، تەقسیماتی مەناسیبی کردووە، تەقسیماتی هەموو شتێکی کردووە کە هەموو شتێکی خوا بە ئەندازە و قەدرە. ئەبێ بزانین کە ئەم تەقسیماتە ئیلاهیە، ئەم تەقسیماتە کە ڕەب العالەمین کردوێتی لە خۆڕان نەیکردووە، دیارە مەشیئەتی خۆی لەسەرە، دیارە ئیشی پێیەتی. پێویستە ئێمە دڵێکی زۆر پاک و بێگەردمان هەبێ بەرامبەر بە هەموو مەخلوقاتێک، بە تایبەتی ئینسان. بزانین لە بەرامبەر ئینسانەکانە دڵێکی پاک بێگەرد بەکاربێنین. بزانین ئەم دڵە دڵی کەسێکی ئیماندارە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. هیچ کەسێک لە ئێوە ئیمانی نییە تا ئەو شتەی خۆی پێخۆشە ئەوەی بۆ براکەی بوێ. ئەمە دڵێکە کەوا حەسادەت ناخوێنێتەوە، دڵێکی پاک و جوانە، ئەوەی بۆ خۆی لە حەیاتا بوێ، لە ژیانە بوێ. بۆ مسلمانێکیشی هەر ئەوە ئەوێت کەوا بوو تەنها دڵێک کە خوا بناسێ و معریفەتی ئیلاهی هەبێ و مؤمن بێ، دڵێکە کە پاک و بێگەرد و حەسادەتی نییە. دڵەکانی تر بۆگەنن حەسادەتیان هەیە و خراپن. پێویستە دڵەکانمان پاکەینەوە تاوەکو لە ساحەی مەحشەرە کاتێک کە لە بەردەم ڕەب العالەمینە ڕائەگیرین ئەو دڵە پاکە بێتە شەفاعەتکارمان و ڕزگارمان کە. تا بەرنامەیەکتر هەر شاد و سەرکەوتوو بن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه.